ئەوە شانتڕاشی دووەمە پێشکەشە بە کاکەمە لێ باداوان زێد عەزیزی و برای خۆشەویستم کاکە سوڵتانی مامەدەهامی بە کوردی یعنی شێرەکەی مامەدەهامی کاکە یوسف چاوشی هەی دەتخۆم برای مەلۆی باداوان یاڵا لەگەڵ ماما کارژێنی خۆشەویست کەسەکەمی ئەیها شەحن نەما من وەسیەتیەکی دەکەم من لە بۆ کەسەکانم گە ڕۆژێداد مردم نمام لە ژیانم قەت مەکەن لە خۆدانێ مەکەن چین و گریانێ دەزانم خۆشتان دەوێم سوڵتانیش باش دەزانێ دەزانم خۆشتان دەوێ بانش زۆر باش دەزانێ ئەوەندەی لەو دنیاە ژیان بە من ڕووخان ئێستاش نازانم یارم بۆچی ئەو سەرگیری کردە لەو کاتەوەی شت کردەوە خەموو بە ماڵم فێر کرد شووی بە کەسێ کردەوە هەڵەیەکیژی لەگەڵ مامە سوڵتانی قشی خۆشمان چا کردێ لە لای مامە بیلالی قژی خۆشمان چا کردێ پێشکەشمە مامە سوڵتان نەڵێ حەلی وای نەکرد دەک بێ بەڵا بێ دەک بێ بەڵا بێ وەڵڵا بانوت لەبیر کرد بەو کەسانم دەگوت بانگم لێ دەکرد برا بەڵام برایەتیمان کوژایەوە وەک چرا هەر شتێکمان کردبوو بووە ڕابرد و کرا بەڵام ئال لەو ڕۆژەوە ئەو نێوانەمان بڕا باوڕۆم بە کەس نماوە چونکە دڵم هەڵبڕا دڵم لە هەندێ برادەر پڕ لە ژان و خەم پڕا ئەو دەستەی دەسووتێنم وەڵایی بەواگرا جارێکی دیوا بکەم بڵێمە برادەر برا ئەورادەرەی بمفرۆشی ئیسلام نییە کافرا ڕێزم بوو هەندێ برادەر لە برایەک باشترا سوڵتانی مامدامی ئەوە دەڵێم خاترا لە بۆ مەلۆی باداوە بەندم لە بۆ گوترا کاکە زیرەکەم لایە بەند لە بەخە خاترا ئەو بەندەی دەڵێمەوە دوو بەندەم بۆت خاترا سوڵتانی مامدامی بەندان دەڵێم خاترا لەگەڵ عەلی زیرەکەم ئەوەتانەوە برا تۆ برای یاڵا سڵاو لە خۆشەویستان سڵاو لە هەواداران من دەستم داوە مایی بە یادی جاری جارانێ ئەمنم عەلی زیرەکەم نازراوم لە لای زۆر ئەمنم عەلی زیرەکەم نازراوم لە لای زۆرتان ئەوەی منی خۆش بێت دای دەنێم لەسەر چاوانێ ماوەیەک دوورکەوتبووم من لە کاری گۆرانیە هەندێک کە جوێنی دەدا وەڵا بە بەندەکانیە هەی وای دەزانی من مردم کە دناڵم جارێ دیکە هەی نایزانی من ماوم نازانی بۆ ڕادەکا
نازانم بۆ ڕادەکا ئەوە حەلی سیرەکە لە بەندەر مامۆستایە لە ڕۆژی هونەرێدا بێلە وەکو گەڵایە هەی وەڵام بێیە سەرواقە بەبیلا کەڵەگایە هەی هەرچی بۆ من دژمن بێ هەرچی بۆ من دژمن بێ وەڵایی بەو خوددایە وەڵایی بەو خوددایە شەربێ من کەم بێی دەکەم کابرا وەک بەبەقایە هەی سوڵتانی مامدەهامی وەڵڵا یەکەم ئاغا هەی من سوڵتانم خۆش دەوێ دوایەنەوەی ئاوایە بێ بەڵا بێ مەلۆ بەنۆی لە دڵایە لەگەڵ ماوەستا دەیڵێم لەگەڵ ئەوەستا دەیڵێم بەڕاستی دەیوەستا مەشان نازیت پێ دەکەم لە تاریخەی بەملە چی کەیفی بەتونێ ناپیاوە لەو دنیا هەی بۆ خۆت بە خۆت مامۆستا بە هەتا هەی لەو دنیایە هی بە هیچ کەس مەڵێ مامۆستا دنیا زۆری بێوەفا هەی ئێستا تۆ ناسانی دەی ئەو دنیایە گۆڕایە وەڵڵی چە هەولێر پڕ بە بەغایە هەی ئەوانەی باسییان دەکەین ئەوانەی باسییان دەکەین دەرسم بە زۆرەندایە ئەمنیرم حەلی زیرەکەم بێمنەتم لەو دنیایە واللهی بێخەم بە برات لە خزمەتایە برا ئەی بەندیات بۆ دەڵێم بێ مامۆستا و بێ شاعیر شعر لە کەس وەرناگرێم کەسیش بۆم ناکات تەکبیر ئەگەر خۆ مامۆستای خۆمم بە کەس ناڵێم وە شاعیر ئەی ئەو عادەتەم زۆر باشە و قسە ناکەم لەبیر ئەی ئەگەر چاکەم بۆت هەبێ قەلە بۆ لێ نادەم بیر ئەی پێشکەش بەعالی زیرەک بەندان دەڵێم بە تەکبیر ئەی لە بۆ سوڵتانی دەڵێم بە تۆ دەڵێم جا ئەمیر بە تۆ سوڵتانی دەڵێم پاشای هەر وەکو ئەمیر یەڵا کەسەکەم شێری مامدەهامی یەڵم مەلۆ تخوا بە مەرجە بڕێک هێواش بڕۆ یەڵا بەنۆ هەی لەو دنیا بێ وەفایە وەڵاز قوڵقم نەمایە سەیری هونەرمەندی ئێستان دایشی وەسحەیەگایە هەیە وەک نەچێ لە یادی قسەی زیرەک ئەوایە دەک بێ بەڵاوێ دەک بێ بەڵاوێ یوسف حەلید لە خزمەتدایە هەی لە چاوەزار بە دووربی تا دنیا دنیا هەی بەخوای ئەمە شایدم ناجی دگتۆگدگە چون برای مەلۆیە حەلی لە خزمەتدایە چون برای مەلۆیە حەلی لە خزمەتدایە شێرەکەی مامدەهامیز سوڵتانم لەلایە هەی یادی منی براتە سەد بریان لێرە بووە هەی بەخوا لە ئیشی گەورە کەسی دەرەخکەم نایە چی دژمن بە تۆ بێ چی دژمن بە تۆ بێ بۆی دەکەمەڵایە لە بۆ مەلۆی بالا حەلید لە خزمەتدایە ئەوەش دەنجی ئامانجی دوایە نەڵێی نەگوترایە ئافەرم
يلا هوجنا بخاتي يلا ما تشي والله يا وشو سيم قاعدة ما طاقتنا ما صار